ئەم کاتتان باش. دوێنێ دادگای باڵای فێدراڵی عێراق بڕیاریدا بە نادەستوریبوونی یاسای درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان. بڕیارەکە کاردانەوە و مشتومڕی زۆری بە دوای خۆی داهێنا، بەڵام پێ ناچێت سەرۆکاتیەکانی هەرێم و لایەنە سیاسیەکان با بڕیارەکە ناڕازی بن. تەنانەت پارتی دیموکراتی کوردستانیش وەکو یەکێک لە حیزبە باڵادەستەکانی هەرێم هەرزوو لە ڕاگەیەنراوێکدا لەباری بڕیارەکەەوە ڕایگەیاند ئەوەی بەلای ئەوانەوە گرنگە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە. ئەمەشوا خوێندنەوەی بۆکرا کە پارتی بە بڕیارەکە ڕازیە و لاری نییە لەوەی کۆمیسیۆنی بەغداد هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدات. هەرێم تەنها کێشەی پەرلەمانی نییە، بەڵکو و دەستکاریکردنی پرۆژەیاسای بوجەش یەخەی گرتووە. ئێستا بۆ گفتوگۆ و شیکردنەوەی زیاتر میوانداری بەڕێز شوان داودی پەرلەمانتاری پێشووتری عێراقمان کردووە. سڵاوت لێبێ کاک شوان، بەخێر بیت. ئەگەر سەرەتا با پرسیارێکی گشتگیر دەست پێ بکەین، جەنابتان ئەم بڕیاری دادگای فێدراڵی چۆن هەڵەسەنگێنن؟ سپاس بۆیەوە و سڵاو بۆ بینەرانی شاشەکەتان. دیارە ئەم بڕیارە دوو لایەنەیە، قسەکردن لەسەری دوو لایەنە، لایەنی باشی هەیە و لایەنی خراپشی هەیە. لە لایەنە خراپەکەەوە دەست پێ بکەین، ینی کورد ئەمە خراپە بۆ کورد کە ناو خۆیان نەتوانێت بگاتە چارەسەری کێشەکان و پرسەکانی خۆی بڕات لە دادگای فێدراڵی بڕیار لەسەر یەکلاکردنەوەی کۆمەڵێ پرسی هەرێمی کوردستان بدرێ و ئەمە بەردەوام بێت بەو شێوەیە پەل بۆ بڕیاری ترش ڕاکێشێ و قوارەی هەرێمش ئەخاتە بەردەم مەترسی گەورەوە. لایەنی باشی ئەوەیە کە قەرارەکانی ئەو دادگایە قەراری باتن، ماوەی ینی مەجای تانەلێدانی نییە و مەجای تەمیزیتیان نیە و لە کوردستانە دواخستنی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بووە عروفۆک عرفی لێ هاتۆ بوو هەموو خولێک درێژەکرێتەوە. لە دوای ئەم بڕیارەوە نەک بۆ ئەم خولە هیچ خولێکی تر ناتوانێت درێژیکات، لەبەرەوەمە بووە سابقەیەکی قەراری سابقەیەکی قەزایی کە پەرلەمانی کوردستان ئەتر چیتر ناتوانێت تەمەنی خۆی درێژ بکاتەوە. ئەبێ چی پەرلەمانی کوردستان و چی حکوومەتی ئایندەی کوردستان پێشوەختە ئامادەسازی بۆ ئەوە بکەن کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. لە ئێستای پێویستە سەرۆکاتیەکانی حکوومەتی هەرێم هەروەها حکوومەتی هەرێم و ئەنجومەنی باڵای دادوەری چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەی کە دروست بۆ چۆن مامەڵە بکەن کە تا ئێستا شۆبزان هیچ هەڵوێستێکیان نەبووە. مامەڵە چکەوە تۆ بڕیارێک هەیە حکوومەتی هەرێم ئەوێتە حکوومەتی کاربڕێکرد. پەرلەمانی کوردستان تەواو هیچ کۆتایی پێدێت، هیچ دەسەڵاتێکی نامێنێ. ئەوەی دەسەڵاتی فعلی ئەمێنێت سەرۆکی هەرێمە. سەرۆکی هەرێم پێویستە لەڕێی دامودەستگاکانەوە لەگەڵ بەغدایە تەنسیق بکە و لەگەڵ کۆمیسیۆنی عێراقا تەنسیق بکە بۆ ئەوەی ڕۆژێک بۆ هەڵبژاردن دیاری بکە، مەوعەدی هەڵبژاردن دیاری بکە و هەموو هێزە سیاسیەکان پابند بن بەو ڕۆژەوە کە سەرۆکی هەرێم دیاریەکەت. باشە، ئەگەر حکوومەتی هەرێم پابند نەبێت بەو بڕیارەوە و بە شێوەیەکی واقعی مامەڵی لەگەڵ ئەم بارودۆخەیان نەکات، چی مەترسیەک لەسەر قوارەی هەرێم و پێگەی هەرێمی کوردستان لە داهاتوە نەک حکوومەتی هەرێم هەروەکو کورد هەموو کورد زمینەی ئەوەی نییە بتوانێت ئەو بڕیارانە ڕەت بکاتەوە. پێشتر بڕیارەکەی نەوتش هەبوو کە نەتوانرا ڕەت بکرێتەوە تا بڕیارەکەی دادگای پاریسش بەسەری داهات. ینی ئەو زمینەمان نەماوە، شکر کێشەکانی ناوخۆمان وا لاوازی کردوین، کارتی بەهێزمان نەماوە مامەڵە لەگەڵ ئەم گرفتانەیە بکەین. ئەبوایە مەسەل وەکو کورد نەمان هێشتایە بگەینە ئەم قۆناغا، ینی زووتر هێزە سیاسیەکان، سەرۆکایەتی هەرێم، حیزبە باڵادەستەکان، ئەوانەی کە ڕەمزیەتێکیان هەیە مەسەل سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئەیانتوانی ڕۆڵی گەورەتر ببینن بۆ ئەوەی دۆخەکە نەگاتە ئەم دۆخە. کاکشان بەڕای بەڕێست ئۆباڵی ئەم دۆخە لە ئەستۆی کێیە بە دەرەجەیەک؟ بە دەرەجەی یەک لە ئەستۆی یەکێتی و پارتیدایە. باشە، بەپی ئەو بڕیاری دادگای فێدراڵی بێ
کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێمیش کە بڕیاری کاراکردنەوەی درا ئەو بڕیارش هەڵوەشاوەتەوە. باشە هەڵبژاردننی هەرێمی کوردستانیش پێویستە بکرێت لەم بارودۆخەیە لە کاتێکە پێشووتر کۆمسیۆنی بەغداد ئامادەی خۆی پیشاندا کۆمسیۆنی عێراق کە سەرپەرشتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکە، بەڵام سیرکە کاتەکانیان زۆر نزیکە لە یەکەوە. ئەم کاتی کە بۆ هەرێم دانراوە 6/11 ئەو 8/11 لەم کاتەیە کۆمسیۆنی عێراق ئەتوانێت کۆنتترۆلی هەردوو بارودۆخەکە بکات. بڵێ بەدڵنیایە لەبەرەوە کۆمسیۆنی عێراق لە هەموو پارێزگاکانە مەکتەبی خۆی هەیە و کەوادری خۆی هەیە و خاڵێکی ڕئیسی کە ئێمە لەسەری قسە بکەین مەسەل لەم بڕیارە من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان وەکو حزب قازانجی کردووە زەرەری نەکردووە لەم بڕیارەیە لەبەرەوە هەڵبژاردن ئەکرێ ئەو پەلەی بوو لە هەڵبژاردن هێزی تر هەیە هەڵبژاردن ناوی هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ هەڵبژاردن ئەکرێت بە یاسا کۆنەکە ئەکرێت واتە بە یەک بازنەیی ئەکرێت چکە یاساکە تعدیل نەکراوە و پرسی کۆتاکانش وەکو خۆی ئەمێنێتەوە هەر سێ خاڵەکە لە بەرژەوەندی پارتی دیموکراتی کوردستانە. باشە ئەم ناکۆکیانی حزبە کوردیەکان و کاردانەوەیان لە بەغداد تا چەند کاریگەری ئەبێت لەسەر پێگەی کورد و لاوازکردنی پێگەی کورد لە بەغداد؟ پێگەی کورد بەداخەوە ئێڵێم لە دوای 2017ەوە هەنگاو بە هەنگاو بەرەو لاوازیە ڕوە کارتەکانی هێزمان لە دەست داوە لە ناو هاوکێشەیە چی ناو هاوکێشەکانی ناوخۆی عێراقا چی لە ناوخۆی کوردستانە چی لە هاوکێشە هەرێمایەتیەکان وڵاتانی دەوروبەر چی لە هاوکێشە دەوڵیەکانە کارتەکانی هێزی جارانمان نەماوە معادلەکان هەمووی هێواش هێواش ئەگەڕێتەوە بۆ مرکز و پشێوی ماڵی کوردش دەرفەتێکی درزێکی گەورەی دروستکردنەوە دەرفەتی ڕەخساندنەوە بۆ ئەوەی نەیارەکانی کورد ئەوەی نەیاری تەقلیدی نەتەوەیی کوردن بە ئارەزوی خۆیان بتوانن لە ڕێگەی ئەو درزانەوە یاری بە چارەنووسی کورد و هەرێمی کوردستانش بکەن. کاکشوان ئەم بڕیاری دادگای فیدراڵی هاوکاتە لەگەڵ دەستکاریکردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان لە بەغداد. پێتان وان نییە ئەم گۆڕانکاریانە مەترسی بن لەسەر قەواری هەرێمی کوردستان؟ من لە ساڵی 2020 لە 1/5/2020 و تارێکم نووسیەوە بڵاو کردوتەوە لە پیوکەی میدیا و لە خەندان و لای خۆشم بڵاو کرایەوە بە هەرێمش بە دەردی کەرکووک نەچێ خلافاتی ماڵی کوردی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی لەدەستدای خلافاتی ماڵی کوردی کە بەرداوام بێ بەم شێوەیە چۆنی سەر ڕۆژ بە ڕۆژ کارتەکانی هێزمان لەدەسەدەین چارەنووسی ئەو قەوارەیەش لە بەردەم مەترسی گەورەدایە بە بڕیارێکی دادگا ئەتوانن تەجمیدی کە نەتوانن ڕایگرن چکە هۆکار هەیە تۆ زەمینەت داوە تۆ بیان و ئەدەیتە دەسەوە مەگەڵ ئێمە پێشتر پەرلەمانمان درێژ نەکردایەتەوە پێش درێژکردنەوەی پەرلەمان قانونەکانمان تعدیل بکردایە و هەڵبژاردنمان بکرایە دادگای عێراق بۆ دێت یاسا لەسەرەوە بڕیار لەسەرەوە دەرەکات و هەر کوردش خۆی چوە شکاتی کردووە لەوە مەسەلەن عەرەب نەچوە شکاتمان لێ بکات لە پەرلەمانی کوردستان کورد خۆی چوە شکاتی کردووە بەشێکی خەڵکی کوردستان ناڕازیە لەو پرۆسەیە کە ئەنجام دراوە و لە هەموو دنیاشە درێژ شتێک نییە بە ناوی درێژکردنەوەی پەرلەمان خەڵک دەنگ بە تۆ ئەدا بۆ 4 ساڵ شەرعیەتی تۆ 4 ساڵە لە دوای 4 ساڵەکە تۆ نابێت جێبەی شەرعیەت بە خۆت بدێتەوە لە هیچ وڵاتێکی دنیایە نە بۆ درێژکردنەوەی پەرلەمان تەنها لە هەرێمی کوردستانانە عێراق بۆ هەموو خەلەلەیە کە هەیەی پرۆسەی هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەڕواتەڕێەوە جێبەجێکرێ. کاکشوان مامەڵی ڕاستەوخۆی پارێزگایەک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان یاخود پارێزگایەکی ناڕازی لەگەڵ پارێزگاکانی لەگەڵ حکوومەتی عێراق یاخود لەگەڵ بەغداد ئەمە پێت وانێ بچووکردنەوەی قەواری هەرێمی کوردستان بێت؟ ینی ئەوەی لە ئەنجامی 70 ساڵ خەباتە 80 ساڵ خەباتە بۆ نەتەوەی کورد لە هەر 4 پارتی کوردستان بەدەست هاتووە کیانێکی دەستوریە بە ناوی هەرێمی کوردستانی عێراق چۆن دەستبردن بۆ ئەم کیانە هەموو کوردێک زەرەکات من ئێستا خۆم لە دەرەوەی هەرێمەژێم لە شاری کەرکووکم کەرکوو لە دەرەوەی هەرێمی کوردستانە بەڵام لاوازبوونی هەرێم و نەمانی قەواری هەرێم منیش زەرەریتیاکەم کوردێکی ئەوروپاش زەرەریتیاکە کوردێکی ئێران و کوردێکی تورکیاش زەرەریتیاکە چونکە ئەمە لێدانە لە کیانی نەتەوەیی تۆ تەنها ئەم کیانەت هەیە وەکو کورد
دەوڵەت عێراق دەوڵەتە مشکلەی نییە، ئێران دەوڵەتە مشکلەی نییە، هەزاران کێشەی هەبێ. عێراق چی بەسەر نەهاتوە لەو چەند ساڵەیە، هەموو دنیا هەموو عالم لێیدا، بەڵام چووکە کە دەوڵەتە سیادەی هەیە پارێزراوە. تۆ ئەم کیانەت هەیە، کیانەکەتش کیانێکی دەڵەمەیە، کیانێکە نەیتوانیوە خۆی بگرێ بە بۆنەی کێشە ناوخۆیەکانەوە ململانەی تەسکی حزبیەوە. ئێمە وەکو کورد تا ساڵی 91 هەمومان یەک قەزیەمان هەبوو، هەمومان یەک ئینتیمامان هەبوو کە ئینتیمامان بۆ قەزیی کوردی بوو. لە دوای ڕاپەڕینەوەی ساڵی 91ەوە ئینتیمامان دابەش بوو بۆ سەر ڕەنگەکان، بۆ زەرد و سەوز، بۆ ناوچەی نفوزەکان. ئێستا زیاتر دابەش بۆ سەر حیزبەکان. کورد لە بەغایەک فراکسیۆنی هەبوو لە دوای ڕوخانی سەدام لە یەکەم خولی پەرلەمان، یەک فراکسیۆنی هەبوو. کوردستانکە 5-6 فراکسیۆنی هەیە، دابەش بووە. لە ناو حیزبەکانشە دابشبوونی تر هەیە، وەلاعات هەیە، وەلاعاتەکان گۆڕاوە، لە قەزیەوە وەلاعات گۆڕاوە بۆ حزب، لە حزبەوە وەلاعات گۆڕاوە بۆ گروپ، لە گروپەوە وەلاعات گۆڕاوە بۆ شەخص. ئەمە ئینتیماکێتی دابش کردووە. تەنانەت ئینتیمای نەتەوەییمان ئەمڕۆوەکو کورد ئینتیمایەکی لاوازە، لەبەرەوە سەقفێکی ستراتیژی نەتەوەی نییە کۆمان کاتەوە و کەس نەتوانێت تەجاوزی بکات. هەر هێزێک دەرەچێت خۆی سەقفی نەتەوەی بۆ خۆی دروستەکات، تا ئەو پەڕەڕوا کەس نییە ڕای بگرێت. لەبەرەوە نەمانتوانیوە سەقفێک دروستکەین، لەم سەقفە کەس نەتوانێت کەس بۆی نەبێت تەجاوزی بکات، هێڵی گشتی نەتەوەییمان هەبێت. نیمانە هێڵی گشتی نەتەوەییمان نییە. هەر کەس کل لما لەدەیهم فەرعون، هەر کەس بەکاری خۆی دڵخۆشە و شاباشی ئەکا و خەڵکێکی ترش پێی ناخۆشە تەخوینی ئەکات. هێز نەماوە لەم کوردستانە تەخوین نەکرێت، هێزەکەی تر تەخوینی نەکات. کەواتە ئەگەر پارێزگایەک ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ بەغداد بکات باجی ئەوە درێت پێت وایە؟ من پێم وایە بگەڕێنەوە بۆ تەعاملی پارێزگاکان لەگەڵ بەغایە، واتە تۆ قەوارەکە ئەشکێنی، قەوارەی هەرێم ئەشکێنی. ئەو قەوارەش ئەوەی من لە خولی پەرلەمانی خۆما بینیم، زۆر جار کێشەمانە بوو لەگەڵ حزبەکانە زیاتر لەسەر پرۆژەی موازنە بوو. مەکتەبی سیاسی یەکێتی زۆر جار تەئکیدی لێمانە کردەوە، ئەیوت هەرچی ئەکەن ئەبێ قەوارەی هەرێم بپارێزن. ئەمە خیتابی یەکێتی بوو جارە. دوای ئێستا جوابێت کاکشوان ئەم ڕووداوەیەک لە دوایەکانەوە فشارەکانی بەغداد بۆ سەر هەرێم پێت وایە پەل بۆ چیتر دەکێشێت؟ پەل بۆ زۆر شت شوێت. تۆ قانونی نەوتوغازت لە پێشە لە بەرنامەی حکوومەت هەیە قانونی نەوتوغاز دەربچێ. مەسە تۆ لە هەموو قانونێک کۆمەڵێدا دەستکەوتە نیشتیمانی و نەتەوەیەتەکانت لە دەسەدەی بەم شێوەیە کە ئەڕوونە ناو پرۆسەکانەوە. لەبەرەوە ماڵی خۆمان نەمانتوانیەوە ڕێک بین لە ماڵی خۆمانە بە پەرش و بڵاوی نەیارەکانمان سوودی لێوەرەگرن. لە دەرچوونی هەر قانونێک کۆمەڵێ دەستکەوت کە بە دەستت هاتووە کە بە خوێن بە دەستت هێناوە لە دەستی ئەدەی. هێواش قەوارەکەت نامێنێ، بە قانون نامێنێ. ئەمە پەلە کێشێ بۆ تعدیلی دەستورش، چکە تعدیلی دەستورش لە بەرنامەی حکوومەتایە. بەم شێوەیە بڕۆینە ناو تعدیلی دەستورەوە هەرێمەکە کۆتایی پێدێت، بە یەکجاری نامێنێ. پێت وایە نزیکە؟ وڵای بەم شێوەیە من خۆم گەشتبین نیم بە ئەو سیاسەتەی لە هەرێما پەیڕەوەکرێ، هێزە سیاسەکانی هەرێم پەیڕەوەکەن، بە تایبەتیش یەکێتی و پارتی. زۆر سپاس بۆ شوان داودی ئەندامی خولی سێمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ ئێوەش. هەربشی.